ئەم کاتتان باش هیوادارم لە خۆشی و شادیدا بن. ئەوڕۆکە باس لە گۆڕانکاریەکانی تورکیا دەکەین لە تورکیای ئێستا بە تایبەتی لە تورکایەک کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا هەڵبژاردننی تێدا ئەنجامدرا و لە ماوەی 20 و قسوور ساڵدا جاری یەکەم بۆ ئەردۆغان پارتیەکەی ئەردۆغان واتە ئاک پارتی لە پارتی یەکەمینەوە بوو بە پارتی دووەمین و لە هەمان کاتدا لە دوای 47 ساڵ پارتی گەلی کۆماری جەهەپا واتە پارتی ئەتاتورک توانی ببێتە پارتی یەکەم گۆڕانکاریەشی زۆر زۆر گەورە بەدی دەکەین. لە چیدا ئەو گۆڕانکاریە دەبین هەروەکو لە وێنەکەدا دەبینین ئەردۆغان لە ماوەی 8 ساڵی دواییدا جاری یەکەمە لەگەڵ پارتی جەهەپا کۆب بێتەوە. یعنی پێشتر لە ئاستی شارەوانیدا ڕنگ بێ کۆبوونەوەی کورت و لەسەر پەیانەی لەگەڵ هەندێک سەرۆک شارەوانیەکان ئەنجامداوێ، بەڵام جاری یەکەمە پێشوازی لە سەرۆکی حیزبەکە دەکا کە ئوزگر ئۆزەلە و لە پێشوازیەکەدا شتێکی زۆر زۆر سەرنجڕاکێش دەبینین، هەروەکو لە وێنەکەدا دەبینین. تەماشا دەکەین ئەردۆغان لەسەر کورسیەک دانیشتووە، لە ناوەڕاستەوە دانیشتووە و ئوزگر ئۆزەل سەرۆکی جەهەپا لە تەنیشتیەوە دانیشتووە، بەڵام لە بەرامبەر ئوزگر ئۆزەلدا کورسیەکی بەتاڵ هەیە. ئەو کورسیە بەتاڵە چییە؟ سحری کورسی بەتاڵ لە چیدایە؟ ئەمە زۆر زۆر گرنگە مرۆڤ باسی لێوە بکە. لە هەمان کاتدا تەماشا دەکەین پێشوازیەکە پێشوازیەکی چۆنە، یعنی ئەردۆغان ویستێتی بڵێ لەگەڵت دادەنیشم، بەڵام من سەرۆک کۆمارم. هەرچەندە کۆبوونەوەکە لە کۆشکی سەرۆک کۆماری نەبووە، لە بارەگای سەرەکی ئاک پارتی بووە، بەڵام ئەو وەک سەرۆک کۆمار پێشوازی لێ کردووە. یعنی شێوازی دانیشتنەکەی لە ناوەڕاستە وەکو سەرۆک کۆمارە. باشە بابینەوە سەر کورسیەکە ئەو کورسیە بەتاڵە چ واتایەکی دەگەینێ بۆ ئەوانەی کە لە تورکیا لە مێژووی تورکیا لە سیستەمی تورکیا باش تێنەگەیشتونە یان باش فێر نەبوونەوە باشی لێ نازانن، هەروەکو وڵاتێکی دیموکراتی تەماشای دەکەن کە هەڵبژاردن دەکرێت، سەرۆک کۆمار هەڵدەبژێردرێ، حکوومەت هەڵدەبژێرێ، سەرۆکی حکوومەت هەڵدەبژێری، وا دەزانن سەرۆک کۆمار و حکوومەت دەوڵەت بەڕێوە دەبا. نەخێر، لە تورکیا وانە، لە تورکیا بەردەوام دەوڵەت سەرۆک کۆمار و حکوومەتیش بەڕێوە دەبا، ئۆپۆزیسیۆنیش بەڕێوە دەبا، بە تایبەتی ئەو ئۆپۆزیسیۆنانەی کە لە ناو سیستەمن. دەوڵەت چۆنی بووێ چ کاتێک بووێ وا دەکە. باشە دەوڵەت کوا دەوڵەت لەکوێیە؟ دەوڵەت ئەو کورسیە بەتاڵەیە. ئەو کورسیە بەتاڵەی کە دەیبینن ئێستاکە ئەمە خودی دەوڵەتە. ئەمەیە دەوڵەتی شاراوە لە تورکیادا کە ئێمە چەندین کەسی دیکە باسی دەکەن. هەندێکیان باوەڕیان پێ نییە، هەندێکیان ئەڵێن دەوڵەتی شاراوە خودی ئەردۆغانە. بەڵێ ئەردۆغان یەک لە سەرکەوتنەکانی ئەردۆغان ئەوە بوو کە توانی ببێتە پارچەیەک لە دەوڵەتی شاراوە، بەڵام ئەردۆغان تەواوی ئەردۆغان دەوڵەتی شاراوە نیە. ئەردۆغان بەشێکە لە دەوڵەتی شاراوە، کەسێک کە دەتوانی زۆر بە جوانی لەگەڵ دەوڵەتی شاراوە کار بکە و داخوازیەکانی بەجێبێنێ. ئەردۆغان ئەمەیە. ئەردۆغان نە ئەمەیە کە هەموو دەوڵەت بەڕێوە دەبا و نە ئەمەشە کە لایەنگرە ئیسلامیەکانی باسی دەکەن. نەخێر، لە تورکیا شتێکی دیکە بەردەوام لە پشت پەردە هەیە و ئەو کەسانەی لەمە نازانن و لەمە تێناگەن ناتوانن تەحلیلێکی ڕاست و دروستی بۆ بکەن، چونکە ئەم کورسیا هیچ واتایەکی نییە لێرە. یعنی تۆ ناتوانێت بڵێ کەسێکی کە بانکێشت کراوە کە لە کۆبوونەوەکە ئامادە بێ، وەکو بڵێ سەر فەرمانداری گشتی یان سەرۆکی میت. نەخێر، ئەگەر وا بواە یان لەوێ دەبوو یان کورسیەکە لەوێ نەدەبوو. یعنی لێرەدا هەست ناکەین کە نە شارەزاییەکەیە، بەڵکو شارەزاییەکی زۆر زۆر باشەیە بە ئۆپۆزیسیۆن ئەڵێ تەماشاکە ئەتۆ لێرە دانیشتووی لە بەرامبەریشتدا دەوڵەت هەیە، ئەوەی ئەتۆی هێناوەتە ئێرە دەوڵەتە، با لێرەدا گفتوگۆیەک بکەین. بەڵێ ئێمە لە هەڵبژاردندا دۆڕاندمان، ئێمە قەیرانی ئابووریمان هەیە، ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە، ئێمە نە لەگەڵ رووسیا
و نە لەگەڵ ئەمریکا نەمانتوانی ئەوەی دەمان هەوێ ئەنجامی بدەین ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا توانیمان هەندێک یاری تێک بدەین وەکو سووریا وەکو لیبیا وەکو یەمەن وەکو عراق بەڵام نەمانتوانی لە هیچ کامێکیاندا سەرکەوتنی تەواوەتی بەدەستبێنین ئێمە قەیرانێکی ئابووری زۆر زۆر سەخت و کوشندەمان لەسرە کە تەنانەت دکتۆرێکیش پارێزەرێکیش ناتوانانی وەکو پێویست نانی منداڵەکانی پەیدا بکە ئەمە ڕەوشی ئێستای تورکایە کەواتە تورکیا بەرەو چێ دەچێت تورکیا بەرەو ئەوە دەچێت کە لەلایەکەوە بگەڕێتەوە بۆ خۆر ئاوا چونکە من چەندین جار وتومە تورکیا پێویستی بە پارەش لە خۆر ئاوادێ پارە لە رووسیا نایە پارە لە چاینەش نایە چونکە چاینە ئەو وڵاتە نییە کە پارە بدات بە تورکیا ئەو وڵاتە نییە کە پشت بە تورکیا ببەستێت چاینە سیستەمێکی دیکەی هەیە سیستەمی بازرگانیە لەگەڵ ئەو لایەنانە بازرگانی دەکا کە ئارامن لێرەدا تەماشا دەکەین جێگای تورکیا لەناو چاینەدا نابێتەوە پوتین لە بەر لە شەڕی ئۆکرانیادا بە دو-سێ ساڵ من بەرنامەیەکم ساز کرد ئێستا کەش لە ئەرشیفی یوتیوبەکەمدا دەبینن ئەتوانن بیدۆزنەوە ئەوانەی نیانتوانی بیدۆزنەوە بە پەیوەندیم پێوە بکەن بە دڵنیاییەوە بۆیان دەنێرم یان لە شوێنی کۆمنت لینکەکە دائنێم لەسەر کەناڵی یوتیوب ئەتوانن بیبینن کە من لەوێدا باسم کردووە بەر لە شەڕی ئۆکرانیا خۆر ئاوا بە تایبەتیش بەریتانیا چ پیلانێکی هەبوو لەسەر رووسیا وەلا ئەوە ئەو پیلانە زیاتر لە ڕێگای جگە لە ئۆکرانیا لە ڕێگەی تورکیاوە بەڕێوە دەچوێنی تورکیا ئۆکرانیا دەیانویست بە یەکەوە شەڕی ڤلادیمیر پوتین و شەڕی رووسیای ئێستا بکەن بەڵام پوتین هەر لە سەرەتاوە هەستی بەو مینە کردووە ئەو مینەی بە تەواوەتی پوچەڵ کردەوە چی کرد هەڵسا لە هەستی بە ئەوە دەکرد کە لە ناو دەوڵەتی تورکیادا گروپی فەتحوڵڵا گولەنیس نزیک ناتۆ نزیک ئەمریکا دەستیان خستۆتە ناو قڕقڕاگەی دەوڵەت ئیتر هەڵسا پیلانێکی دانا یارمەتی ئەردۆغانیدا بۆ ئەوەی کودەتایەک ساز بکرێ ئەو کودەتایە بە خۆیان سازیان کرد و ئەو کودەتایە بۆ ئەوە بوو لایەنگرانی ناتۆ لە ناو دەوڵەتی تورکیادا تەسفیە بکرێن و پاکتاوە بگرێن کە زۆربیان گولەنی بوون بەڵام بەشێکیان گولەنی نەبوون بەتەنیا لایەنگری ناتۆ بن ئەوانیش بە تۆهمەی ئەندام بوون یان لایەنگریان لەگەڵ گروپی فەتحوڵڵا گولەن هەتاوەکو ئێستا لە زیندانن و بەشێکی زۆریشیان لەوانە تورکیان بەزی هێشت و ئێستا پەنابەرن لە ئەوروپا و لە ئەمریکادا ڤلادیمیر پوتین ئەمەی بۆ تورکیا کرد لە دوای ئەمەدا ئیتر وتی ناتۆ هەر کاتێک ئەتوانێت بە فڕۆکەی F-16 ئەردۆغان بکوژێت لە تورکیا بدا لە کۆشتەکە بدا لە پەرلەمان بدا فەرم و وەرن چەکی S-400تان پێدەم S-400یشی پێدا و بەو شێوەیە ئیتر تورکیای هەنگاوێکی زۆر لە ناتۆ دوورخستەوە مەقەسەکەی نێوان تورکیا و دەمی مەقەسەکانی نێوان تورکیا و ناتۆی زۆر زۆر گەورەتر کرد بەڵام تورکیا ئەمەی زانی کە هەتایە ئەمەی بۆ ناچێتە سەر لە مەسەلەی بە ئەندامبوونی سوێددا ویستی دووە کارتی خۆی بەکاربێنێ و ئەم کارتەی بەتەنیا بەکارهێنا بۆ ئەوەی فڕۆکەی F-16 پێ بدرێت و فڕۆکەی F-16 پێدرا ئێستاکە یاریەک لەسەر ئەوە دەکرێتن کە تورکیا بگەڕێتەوە ناو بەرەی خۆر ئاوا و بگەڕێتەوە بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی و پارەیەکی زۆری لێ قەرز بک بۆ ئەوەی بتوانێت ئابوووریەکەی خۆی سەر لە نوێ بنیاد بنێتەوە یاریەکە لەو شوێنەدایە بەڵام کێشەیەک هەیە لێرەدا ئەردۆغان بێگومان ئەتوانێ ئەو گروپانەی فەتحوڵڵا گولەن کە بەشێکیان لە زیندانن ئەمانە ئازاد بکە کێشە نابێ و ئەردۆغان ئەتوانێت ئەو گروپانەی کە دوای کودەتایەکی 2016 هاتنە سەر دەسەڵات کە پێیان دەوترێ ئاڤراسیاچیەکان واتە ئەو کەسانەی دژی خۆر ئاوان دژی ئەمریکان دژی ناتۆن زیاتر خۆیان بەلای ئەنگلیسین و رووسیا دەزانن و ئەمانە لە ناو سوپادان ئێستا و ئەتوانێت ئەمانەش تەسفیە بکە ئەمەش کێشەیەکی زۆر زۆر گەورە نیە بەڵام ئەردۆغان کێشەیەکی شەخصی زۆر زۆر گەوری هەیە
ئەردۆغان یەک لەو کەسانەیە کە زۆر 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 بە پارەی گەندەڵی دەوڵەمەند بووە و ئەردۆغان کۆمەڵی کیسی لەسەرە و ئەردۆغان تورکیای 50 ساڵ بەرەو دواوەوە کشاندۆتەوە. ئەردۆغان لەوە دەترسێ هەر کاتێک کە ئەو دەسەڵاتەی بە تەواوەتی تەسلیم بکە ئەما ڕوبەڕووی دادگا بێتەوە و ئەگەر ڕوبەڕووی دادگاش نەبێتەوە ئەما لە دەرەوە کەسانێک دەست بۆ دۆلارەکانی بەرن. ئەردۆغان ئێستاکە هەموو مامەڵەکەی ئەوەیە چۆن بتوانێ لەلایەک لەگەڵ دەوڵەت کار بکات، دەوڵەت لە خۆی ڕازی نەکاواتە کورسیە بەتاڵەکە، لەلایەکی دیکە ژیانی خۆی گەڕانتی بکە لە بەرامبەر دادگا و گەڕانتی بکە لە بەرامبەر ئەوەی کەس دەست بۆ دۆلارەکانی نەبا. لە بۆ ئەوەش پێویستە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی براوە دابنیشێ و کۆب بێتەوە و دەسەڵاتەکە دابش بکەن. واتە ئەردۆغان پێی دەڵێت تەواو ئێوە برتانەوە لە شارەوانی لە ئایندەدا لەوانەیە لە هەڵبژاردننی پەرلەمانیش بیبەنەوە، بەڵام کورسی سەر و کۆمار بۆ منە، هەتاوەکو من مابم، هەتاوەکو من بتوانم و حکوومەتی 4 ساڵی دیکە لە دەست ئێمەدایە، کێشەی هەڵبژاردننیشمان ئیتر لە کۆڵ بووەتەوە 4 ساڵی دیکە ئەم کێشەیەشمانە کاوەرە بەیەکەوە دەسەڵاتەکە دابش بکەین و ئیتر تۆش سوێن بخۆ و لەگەڵ ئەو دەوڵەتەواتە کورسیە بەتاڵەکە بتوانی لەگەڵمان کار بکەی و بەیەکەوە کارەکان بەڕێوە بن و تورکیا بە پێی خۆمان بە پێی بەرژەوەندی خۆمان تورکیا بتوانین لەو قەیرانە ڕزگار بکەین. ئایا لێرەدا کێشەی دیموکراسی چی بەسەردێ، کێشەی ئازادی چی بەسەردێ، کێشەی کورد چی بەسەردێ، کێشەی مافی ژنان چی بەسەردێ، ئەمانە کۆمەڵێک پرسیاری شاراوان لە ئەو ڕۆدا ناتوانین بیان بینین. بێگومان ئەو سەرۆکەی ئێستا کۆمەڵێک هەم کۆمەڵێک گومانی لەسرە سەرۆکی جەهەپە مەبەستم ئوزگرۆزەل، هەم ئەتوانین بڵێن کۆمەڵێک شتی پۆزتیفی هەیە کە دەتوانێت لە سەرۆکەکەی پێشووتر زیاتر حیزبەکەی بەرەو سەرکەوتن بەرێ و کۆی بکاتەوە سەریەک. پارتی کۆماری گەل پارتێکە حیزبی ئەتاتورکە بانگەشەی سۆسیال دیموکراتیک دەکا و بەشێکی زۆر لە ئەلەویە ئۆپۆزیۆنەکان لە ناو بیرۆکراسی حیزبەکەدا جێدەگرن، بەڵام لە بیرمان نەچێکە حیزبێکی سیستەما بەقەد ئۆپۆزیۆنەکان کەسانی ناسیۆنالیستیشی لە ناودان، کەسانێکی لە ناودان کە فڕیان بەسەر سۆسیال دیموکراتی و چەپیشەوە نییە. بۆیە لێرەدا بەڕاستی کۆمەڵێک پرسیار هەنا ئێمە ناتوانین ئێستاکە وەڵامیان بدەینەوە کە تورکیا بەرەو چێ دەسێ، بەڵام تەماشا دەکەین لە تورکیادا کۆمەڵێک گۆڕانکاری هەن. ئەو گۆڕانکاریانە پێشتریش هەبوون لەو سەردەمەدا کە ئەکیبەکەی سلاحەدین دمیرتاش ڕێژەکانی دەنگدانی هەدەپەی کە پێشتر بڵێن لە سەدا 6 بوو، زۆر زۆر 5 و 6 و 7 بوو، گەیاندا لە سەدا 13 بەرەو سەرەوە. ئیتر دەوڵەتی قۆڵی تورکیا ترسا، وتیان ئەگەر وا بڕوە لە 100 پەرلەمانتار دەبێتە 200 پەرلەمانتار و ئەمانە ئێمە ناچارین لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتیدا کورسیەک بە هەدەپەش بدەین، یعنی کورسیەک بە کوردەکان بدەین، بە پێی خۆیان کورسیەک بە پەکەکە بدەین. ئیتر هەڵسان ئەو دیالۆگەی ئاشتی و چارەسەریان تێکدا و پارتی مەهەپەیان کردە کوالیسیۆنی ئەردۆغان، مەهەپە و ئەردۆغان ئەو هەموو ساڵە بەیەکەوە کاریان کرد. بەڵام ئێستاکە وا پێدەچێ ئیتر مەهەپە و ئەکیبەکەی مەهەپە و ئەو ئەکیبانەی ئەو گروپانەی کە لە ناو دەوڵەتی تورکیا دانا شەو ڕۆژ کێشە بۆ ئەردۆغان دروست دەکەن، واتە ئێمە بە قسەکردن بە دیالۆگ ناتوانین کێشەکانمان لەگەڵ ئەمریکا چارەسەرکەین، بەڵکو دەبێ بە شەڕ کێشەکانمان لەگەڵ ئەمریکا چارەسەرکەین. بە هەزارانی وا ئێستاکە لەسەر تەلەڤیزیۆن و رادیۆ و چاپەمەنی و لە ناو سوپا و لە ناو دادگا و لە ناو ئاساییشی تورکیادا هەن، دەبێ ئەوانە هەر هەمویان تەسفیە بکرێن و لە سەروی هەمووشیاندا دەوڵەت باخچەلیە.
ئیتر هەتاوەکو ئەمانە نەکرێن ئەردۆغان ڕەحەت نابێ ناتوانێ بگەڕێتەوە بۆ خۆرئاوە. لەلایەکی دیکە حکوومەتی بایدن تەماشامان کرد کە لەو ڕۆژەکە بەنیاز بوو چەند ڕۆژی دیکە بەڕسمی بانکهێشتی ئەردۆغان بکرێ بۆ واشنگتۆن، بەڵام وەزیری وەزارەتی دەرەوەی ئەمریکا لێدوانیدا کە ئەو سەردانە هەڵوەشێنراوەتەوە. هۆکاری هەڵوەشاندنەوەی ئەوە چییە؟ یعنی بێگومان لە سەردەمێکدا ئەو قسەی دەکرێت کە هێشتا بایدن لە سەردەسەڵاتدارەوە وە بایدن کاندیدە لە کاتێکدا ئەمە دەکرێت کە ڕنگ بێ تەواوی گەڕانتیەکانیانە بە نسبەت رووسیا لە تورکیا و لە ئەردۆغان وەرنەگرت بێ. هەرچەندە تەماشا دەکەین دەبینین کە رووسیا تا ڕادەیەک ئێستا نیگەرانە لەو هەنگاوانەی تورکیا هەنگاوێکی دیکە بەرەو ئۆکرانیا ویانیش بەرەو ناتۆ نزیک بووەتەوە جاروبار هەڕەشە لە رووسیا دەکا. یعنی ئەو تەوازنەی کە پێشتر داینابوو 50-50 ئەتوانین بڵێن بۆتە بە 51-49 وەکو یەکێتی و پارتی خۆمانی لێ هاتووە لە سەردەمی دوای ئیتیفاقی استراتیژی نێوان مامجەلال و مەسعود بارزانی. لەمەدا تەماشا دەکەین رووسیا زۆر نیگەرانە، زۆر گومان دەکرێت کە ئەو چەکە پێشکەوتوانەی کە گەیشتونەتە دەستی پەکەکە واتە چەکی دژەترۆن کە مراد قەڕەیەڵان مانگێک پێش ئێستا باسی لێوە کرد، ڕەنگ بێ ئەو چەکانە چەکی رووسی بن. زۆر شڕۆڤە بەولایەدا دەچن چونکە تاقە کارتێک لە دەست رووسیادا بۆ ئەوەی تورکیای پێ بترسێنێ بە تەنیا مەسەلەی ناوەندی نوکلێری نییە کە لە ئاکۆین و رووسیا کردوێتەوە، مەسلەی بازرگانی نییە چونکە رووسیا لە ناو شەڕدایە لەگەڵ ئۆکرانیا دەستی کورتترە وەکو جاران، بەڵکو مەسەلەی پەکەکە هەیە، مەسەلەی سووریاش هەیە. ئەمانە ئەکرێ وەکو کارتێک بەکاری هێنابن. لێرەدا دەبینین کە ئەم هەموو گەمانە هەن ئیتر ئەردۆغان لەمانەدا تا ڕادەیەکی چۆن بەسەر دەکەوێ و لە هەمووی گرنگتر چۆن نزیکی کێشەی کورد دەبێتەوە، ئایا قۆناغێکی نوێتر دەست پێ دەکات دەست پێ ناکە، ئایا کوردەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو نزیک بوونەوەی ئۆپۆزیسیۆن و ئەردۆغان دەکەن، مامەڵەیەکی عاقلانە دەکەن ویانیش وەکو جاران بەردەوام لە چوارچێوەی تیۆری گەلە کۆمە تەماشای دەکەن، هەموو شتێک بە گەلە کۆمە دەبینن. لەمەدا دەبێ سیاسەتێکی ورتر بکرێ و ئەگەر گەلە کۆمەش بێ ناتوانێتەوە هەموو شتێک بە چاوی گەلە کۆمە تەماشا بکەی و هیچ سیاسەتێکی ڕۆژانەت نەبێ لەو بارەوە. کوردەکان دەوریان هەیە لەگەڵ جەهەپا و ڕۆلیان هەیە لە هەر پرۆسێکدا کە جەهەپە لە هەڵبژاردنەکاندا بیباتەوە. لەو هەڵبژاردنەی دواییشدا تەماشامان کرد سەرباری ئەوەی کۆمەڵێک یاریکران، کۆمەڵێک دەست پێ بەهێزترینیان ئەتوانین بڵێن سلاحەدین دیمیرتاش بوو لە زیندانیشەوە گۆمەکەی شلەقاند و ئیتر ئەو یەکەمین جار باسی لە دەرخستنی کاندید کرد دوای هاوسەری دەمیرتاش بەشاق دەمیرتاش خۆی وەکو کاندید نیشاندا و دوای 2-3 ڕۆژ کشایەوە و کەسێکی دیکە کرا بە کاندید، بەڵام سەرباری ئەوەی دەبیگیر کە نەوەک بە تەنیا لە ئیستانبول لە ئەنقەرەش کوردەکان دەبێ بەشێکیان دەنگیان بە جەهەپە دابێ، دەنگیان بە جەهەپە دابێ وە سەرکەوتنی جەهەپەیان مسۆگەر کردبێت. لە شارە گەورەکانی تورکیادا ئەو کارتەی کوردان زۆر گرنگە دەتوان لە بەرامبەر جەهەپەدا بەکاری بێنن و دوای ئەو کۆبوونەوەی تەماشامان کرد بە ڕۆژێک کۆبوونەوەی لووتکەی نێوان هاوسەرۆکانی دەمپارتی واتە هەدەپەی کۆن و ئوزگر و ئۆزەر واتە سەرۆکی ئێستای جەهەپە ئەنجام درا. لەو کۆبوونەوەیدا باس لە چی کراوە نازانین، بەڵام تەماشا دەکەین بە پێی لێدوانی ئوزگر ئۆزەر باس لە مافی مرۆڤیش کراوە، باس لە کەواڵا کراوە کە لەسەر دۆزی پارکی گەزی 7 ساڵە دەستگیر کراوە، بەڵام باس لە دەمیرتاش نەکرا. ئایا باس لە دەمیرتاش و
هاوڕێیانی نەکرا لەبەر ئەوەی بۆ ئەوەی مەهەپە نەترسێنن هەتاوەکو کارەکەی لە دەست دەردێنن هەتاوەکو لای دەبن ویانیش بەڕاستی باس نەکراوە ئەمیان جاری نازانین هەموو ئەمانە لە ئایندەدا لە کردداری هەردوولادا دەبینین بۆیە نابێ زۆر بە پێش ڕووداوەکان بکەوین لە کات و ساتی خۆیدا ئەتوانین هەڵسەنگاندنێکی جیاوازتری بۆ بکەین هەرویستم لەسەر شێوازی بەڕێوەچوونی سیاست و شێوازی سیستەمی دەوڵەتی تورکیا هەندێک شڕۆڤەتان بۆ بکەم و باس لەو کورسیە بەتاڵە بکەم کە ئەو کورسیە بەتاڵە خودی دەوڵەتە ئەو کورسیە بەتاڵە گرنگترە لە کورسەکەی ئەردۆغان و کورسی سەرۆکی یەکەمین حیزبی ئۆپۆزیسیۆن لە تورکیادا تا بەرنامەی ئایندا کاتێک خۆش ڕێز و سڵاو تکایە لەبیر مەکەن هیچی تیاناچێ ئەگەر بێت و لە کەناڵی یوتیوبدا کاتێ ئەو بەرنمەیە دەبینن بۆ دۆستێکی بنێرن بڵای بکەنەوە لەسەر ئەکاونتەکاندا دای بنێن و لایکی بکەن کۆمنتێک بنووسن پرسیارێک بنووسن و ئەگەر ئەوانەی کە ئیشتراکیان نەکردووە ئابۆنیان نەکردووە کەناڵی یوتیوبی هیوە خۆشناو ئابۆنە بکەن